دەستی ئەرازل و باشی ڕژیم پێویستە لە سوارچەوەی خصوصی خەڵک کورد بکرێتەوە. گەڵاڵەی پاراستنی مافی گشتی لە بەرامبەر ئاژەڵە بەزیان و مەترسیدارەکان وێڕای واژووی 75 نۆنەری مەجلیسی ئیسلامی ڕژیم دەڕواتە مەجلیس. بەپێی ئەم گەڵاڵەیە 4 مادە بە یاسای سزادانی ئیسلامی زیاد دەکرێت. سەرەکی ترین بەشی ئەم گەڵاڵەیە قەدەغەبوونی ڕاگررتنی ئاژەڵەکانی وەک سەگ و پشیلە و هەندێک ئاژەڵی ترە کە لە ژێرناوی وەحشی، ناباو، بەزیان و مەترسیدار باسییان لێکراوە. بەپێی ئەم گەڵاڵەیە هاوردەکردن، کڕین و فرۆشتن، پەروەردەکردن و هاتوچۆکردن و گەڕانی ئەم ئاژەڵانە بە شێوەی پیادە و یا بە ئۆتۆمۆبیل و تەنانەت ڕاگررتنیان لەگەڵ سزای ماڵی 26 میلیۆن تمەن و دەست بە سەرداگررتنی ئاژەڵەکە بەڕەوڕوو دەبێتەوە. هەروەها ئەگەری گەڕانی ئاژەڵەکە بە ئۆتۆمۆبیل سەرەڕای سزای نەغدی، خاوەنی ئاژەڵەکە و شۆفیر ئۆتۆمبیلەکەش بە سزای نەغدی دیاریکراوی یام یاسایە مەحکوم دەکرێت و ئۆتۆمبیلەکەش بێزگە لە جەریمە بۆ ماوەی 3 مانگ ڕادەگیرێت. ئەگەرچی بەشێک لە هەوڵی دارێژەرانی وەها گەڵاڵەیەک بە ئامانجی بەرەنگاربوونەوە لەگەڵ پێکهاتن و پەرسەنگدنی ڕاگررتنی ئاژەڵی ماڵی وە کولتورێکی ڕۆژاوە ئەنجام درراوە و بە هەڕەشە بۆ سەرەمنیەتی نەتەوەی پێناسەی دەکەن، بەڵام ئەمە گشت ئامانجی دژە ئاژەڵی ئەوان نیشان نادات. مامەیەک لەمەوبەریش گەڵەڵەی سیانەتی فەزای مەجازی بە ئامانجی ئیسلامی کردن، کۆنتترۆل و سیخۆڕیکردن لە بەکارهێنەران درایە مەجلس و هەروەها یاسای برنەسەرەوەی جەمیەت و پشتیوانی لە بنەماڵە بە مەبەستی برنەسەرەوەی ڕێژەی منداڵبوون پەسەند کرا. ئەم گەڵاڵە دواکەوتووە و سەدەی ناوەڕاستیانە لە بارودۆخێکدا دێتە گۆڕێ و دەبێتە ئەولەویەت کە جەماوەری ئێران بە خاتری بارودۆخی نالەباری ئابووری و بژەوی ژیانیان وەگیان هاتوون. هەژاری بەردەوام ڕوو لە زیادبوون، تەوەڕۆم، گرانی، بێکاری و برسێتی تەنیا بەشێک لەو گرفتاری و نەهامەتیانەیە کە ژیانی لە بەشێکی بەرین لە جەماوەری کرێکار و زەحمەتکێش تاڵ و دژوار کردو. لەلایەکی دیکەوە پەتای کۆرۆناش هەروەک تارمایی مەرگ بەردەوام بەسەر ئەو هاوڵاتیانەوەیە کە لە سەرەتایی ترین ستانداردەکانی ژیان بێبەرین و ڕۆژانە دانکاتە قوربانی. ئەگەرچی ئەم گەڵاڵەیە هێستا پەسەند نەکراوە، بەڵام بەستێنی کەڵکی نابەجێ وەرگرتن، دەستدرێژی بۆ سەر چوارچێوەی کەسی و پێکهاتنی ترس و دڵە ڕاوکێ لە ناو کۆمەڵگا بۆ هێزە دژە خەڵک و سەرکوتکەرەکانی ڕژیم ئامادە کردووە. ماوەیەک لەمەوبەر یدوەیەک لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووە کە لەم یدوێدا هێزە ئینتزامیەکانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکردنی پیاوێک کە سەگێکی پێبوو تونند و تیژەیەکی زۆریان بەکارهێنا و قۆڵبەستیان کرد. دوجار یەکێ لە مامورەکان بەرە ڕووی ئەو پیاوە بنەماڵەکەی کە هەوڵیان دەدا نێوبژەیی بکەن چەکی کێشا. هەروەها بەپێی راپۆرتەکان لە هێندێک لە شارەکان بە تایبەت لە تاران هێزی سەرکوتگەری ئینتزامی ڕژیم بە بیانووی هەبوونی سەگ و پشیلە و باقی ئاژەڵەکان شەوانە یان بەیانیان هێرش دەکەنە سەر ماڵی خەڵک و یا لە پارک و پیادەڕۆکاندا مزاحمی خەڵک دەبن و وێڕای هەڕەشەکردن و ئازاردانی ئەوان داوایان لێ دەکەن تا ئاژەڵەکانیان ڕادەست بکەن و جەریمە بدەن، ئەگینا لەگەڵ دادگا و زیندان بەرەوڕوو دەبنەوە. هێزەکانی ڕژیم لە زۆر حاڵتدا کە لەگەڵ مقاومەتی کەسەکان بەرەوڕوو بوونەتەوە بە وەرگرتنی بڕی 3 تا 4 میلیۆن تمەن دەستبەردار بوون و شوۆنەکەیان جێهێشتووە. ئامانجی سەرەکی ئەم گەڵاڵانە سنووردارکردنی ئازادی خەڵک و داسەپاندنی گوشار و تونند و تیژی و سەرکوتی هەرچی زیاتر و هەروەها پتەوکردنی پایە پرتوکەکانی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بەرامبەر بە ئەگەری هەر جۆرە ئاخێز و ڕاپەڕینی جەماوەری وەگیان هاتوو تاڵانکردنی هەرچی زیاتری خەڵک لەلایەن هێزە گەندەڵ و سەرکوتگەرەکانەوەیە. هەزمموی پتر لە چواردەیە دەسەڵاتداری ڕژیمی ئیسلامی نیشانی داوە کە بەهۆی گەندەڵی بەرین و سیستماتیکی ئابووری سیاسی و ئەخلاقێک کە سەر تاپەی ئەم دەسەڵاتی داگرتووە هەر کات گەڵاڵەیەک لە پەیوەند لەگەڵ هەر دیاردەیەکی کۆمەڵایەتی لەوانەیە ئەتیاد، لەشفرۆشی، قاچاغی مادەی هۆشبەر و بەکارهێنانی مەشروباتی ئەڵکۆڵی و هیتر هاتوتە گۆڕێ، نەتەنیا ئەم کێشە و گرفتیارانی کەم نەکردوتەوە لە ناوی نەبردوون، بەڵکو بە خاتری بەرەوبەرانی گەندەڵ و بەندە مافیاکانی ناوەم دەسەڵاتە زیاتر پەریان سەندۆ و بوونەتە بەستێنێک
بۆ کەڵکی نابەزێ وەرگرتنی دەست و پەیوەندەکانی ڕژیم. ئەمڕۆ ئێتیاد لە ئێران وەها پەرەیسەندووە کە ئیتر کەمتر بنەماڵەیەک پەیدا دەبێت کە ئەندامێکی نەکەوت بێتە داوی ئێتیادەوە یان نیگەرانی کەوتنە داوی ئێتیادی ئازیزانیان نەبن. قازانس پەرستان و باندە مافیاکانی سوپای پاسداران لە زیاتی بەرەنگار بوونەوە لەگەڵ مادەی هۆشبەر خۆیان بوونە تا کارتە لە گەورەکانی بڵاوکردنەوە و کڕین و فرۆشتنی مادەی هۆشبەر. لەسفرۆشی بەهۆی هەژاری و تەنگدەستی لە ژێر سێبەری ڕژیمی جنایەتکاری ئیسلامیدا ڕۆژ بەڕۆژ زیاتر پەرەدەستێنێت. بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی مەشروباتی ئەلکۆلی ناسالم و ناستاندارد هەرچەند وەک جارێک دەبێتە هۆی کۆربوون و مەرگی ژمارەیەک بە سرنجدان بەم نمونانە بێگومان گەڵاڵی پاراستنی مافی گشتی لە بەرامبەر ئاژەڵەکان نەتەنیا پاراستنی مافی هاوڵاتیان نیە، بەلکو پێشێلکردنی ماف و هەڵبژاردننی ئازادانەی ئەوانە لە ڕاگرتن یا ڕانەگرتنی ئاژەڵی ماڵی و دژایەتێکی ئاشکرای نظامی مەسهەبی دەسەڵاتدارە لەگەڵ ئاژەڵەکان. جەماوەری خەباتکار و ئازادی خوازی ئێران پێویستە بزانن کە پاراستنی مافی گشتی، مافی ئاژەڵەکان، پاراستنی ژینگە و هەروەها ڕزگار بوون لە گشت ئەم نەهامەتی و بێسەرۆبەرەی و بێمافیانەی کە پتر لە چواردە هەیە بەرەوکیانی گرتووە، تەنیا بە یەکگرتووی و خەباتی لێبراوانە دش بە ڕژیمی سەرمایەداری ئیسلامی و لە گۆڕنانی ئەم ڕژیمە گەندەڵە و جنایەتکارە دێتە دی.